بەڕێز نەجات محەممەد پارێزەر لە دادگای پەنابەران لە بەریتانیاوە لەگەڵما. بەڕێز نەجات سپاس کە لەگەڵ کوردستان 24 با وێنە گشتیەکە لە بەڕێزت بپرسم. بازرگانیکردن بە ژیان و گیانی مرۆڤەکانەوە لە دیاردەی کۆچی نایاسایی بە تایبەتی بۆچی بەو شێوازە بەرفراوانە کێن ئەوانەی کە بازرگانی بە مرۆڤەوە دەکەن؟ سڵاو لە بەڕێستان دەستان خۆش بێ پاسی کەناڵی 24ەکەم. بەڕێز دەکارم ئەو کەسانی کە لە بەرژەوەندیانە کاروباری قاچاقچێتی بکەن وانیان بە بازرگانی بە مافی مرۆڤ بکەن بە مرۆڤەکانە بکەنیان بە بابەتی کەوە بکەن لەسەر سنوورەکان یان لە ناو ئەوروپا ڕاستە لە مانگی با بڵێن 2024 گرێبەستێک واژوو کرا لەگەڵ بەریتانیا و ئەوروپا پەرلەمانی ئەوروپا بۆی کە بتوان ئەو گرێبەستەیە لە باڵێن بازنەیە دروستکەن لە فەڕەنساوە بتوان ببن ڕێگر لەو کەسانەی کەوا بۆ نمونەکاری قاچاقچێتیەکەن یان ئەو کەسانەی کە بازرگانی بە مرۆڤەوەکەن بۆ بتوان لە ئەلکترۆنی دەستگیریان بکەن. ئەو کەسانەش کە سوود بەخشن لەو بابەتە بۆ وەڵایم پرسیارەکەی جەنابەت ئەوەیە کە خەڵکێکن کە قاچاقچێتیەکەن و کاری نایاساییەکەن چی لە هەرێمی کوردستان چی لە عێراق چی لە وڵاتەکانی کە یا لە ئەوروپا کە لینکیان هەبێت. باشە، ئەوروپا ئێستا و بەهشتە خەیاڵیەیە کە ئەرزشی ئەوەی هەبێت هاوڵاتیان گیانی خۆیانی بۆ بخەنە مەترسیەوە. مەترسیەکانی کۆچ بە تایبەتی چییە؟ کامە لایانی مەترسی دارترە بۆ سەر ژیانی و کەسانی یانی کۆچ بکەن بۆ ئەوروپا؟ وڵای ینی خاڵی سەرێکی بۆ مەسلەی مەترسی لەسەر ژیانیان ڕۆحیانە بەڕاستی چکەم ئەوانە بە هەموو شێوازێک بە بابەتێکی زۆر نایاسایی دێن هەر لە سەرەتای دەستپێکردنی ئەو سەفەریان کە دەست پێکەن بە نایاسایی دێن چی لە وڵاتی خۆیان کە دەرەچەن هەتاکە و شوێنەی کە دیاریان کردووە تووشی سەتەها کێشە و با بڵێن کاری وا دێن کەوا چی لە ڕێ قاچاقچیەکانەوە کە لەژێر فشارا بن یان لەوەی کە تا ببڕن لە یەکتری یان لە ناو دەریاکانە ئاوا بەو شێوەی کە لەم چەند ڕۆژەی ڕابردوودا بینتان کە ئاخینچەن بەڕاستی بە هەموو شێوازێک ڕوبەڕووی مەرگە بنەوە ئەو کەسانە لەبەرەوەی بە هیچ شێوازێک هەنگاوەکانیان یاسایین تاکو هیچ کەسێک یا هیچ وڵاتێک یا هیچ سەڵتە و دەسڵاتێک بەپێی یاسا بتوانێت ئەمانە بپارێزێت. باشە، ئەماژەت بە وڵاتان کرد بە تایبەتی ئێستا زۆربەی وڵاتانی ئەوروپا داوا دەکەن کە سیاسەتی کۆچ بەرامبەر بە کۆچبەری نایاسایی بگیرێتە بەر بە تایبەتی جەنابەت لە بەریتانیای کیر ستارمەر سەرۆکوەزیرانی بەریتانیا لە کاتی دەست بەکاربوونی وتی کە ڕێکارەکان لە بەریتانیا بە تایبەتی تونتر دەکەن. ڕێکارەکان چین و تا چەندە کاریگەری هەیە لەسەر کەمکردنەوەی کۆچ بۆ بەریتانیا بە تایبەتی؟ ئەو ڕێکارانێکی گویانتە بەر لە ئێستا لە پاراگرافی باڵێن 2-3 بە تایبەتی بەچڕی باسەوە کە ئەم گرێ بەستە لە بینی عێراق و بەریتانیا کراوە لە پاراگرافی سیا باسی هەرێمی کوردستانی شەکە بە وازەحی ئاماژە بەوەکە کە ئەوانشە بێ موافق بن لەسەر بابەتەوە موافقن وە بوو ئەمە بڕێ پارەی دیاری کردووە وەکو بەڕێستانش پێشتر وابزان لە راپۆرتێکا پێشتر ئاماژەتان پێکرد بوو 200,000 بۆ هەرێمی کوردستان و 300,000 بۆ بەریتانیا بۆ عێراق عەفوەن کە هەمووی بە بڕی پارەکە 500,000 ئەمە بۆ ئەو خزمەت گوزاریانەیە کە ئەیانێ لە ڕێگەی ئایتی و لە ڕێگەی شوێنی جێنشین و خواردەمەنی بۆ ئەو تیمەی کە ئەینێرن بۆ عێراق و هەرێمی کوردستان و لەگەڵ ئەو بەشەی ئاسایش و ئەمنی عێراق و کوردستانە بۆوان سەرف بکرێت لە ئێستاە هەنگاوێکە بۆ سەرەتا ئەمە بەریتانیا دەستی کرد بەم هەنگاوە پێشتریش ساڵی پار کۆنسەرڤەتیڤس کە پێشتر حکومی بەدەست بوو ئەوان ویستیان بازنەی دروستکەن لە فەڕەنسا و بە بڕی هەمان 2 ملیۆن پاوەند بتوان کاری لەسەرکەن بەڵام لەبەرەوەی کۆمەڵە ڕێکخراو و راپۆرتێکی زۆریان دا بە بریتانیا کە ئەو کەسانی کە دێن ڕاستەوخۆ لە هەرێمی کوردستانیان لە عێراقەوە بە اتفاقیە دێن بگەنە بەریتانیا بۆیە بەریتانیاش ئەو بڕیاریدا کە بتوانێت ببێ وەک چۆن بڵێ پشتیشێری بەرکرد بۆ بابەتە بچە لە ناو ئەو وڵاتەوە دەست بەکار بێت بنبڕی ئەو بابەتانە بکا وەکو هێنانی کەسە خەڵکانێک بە قاچاق یا هەتا بۆ پاراستنی سنوورەکان بۆی خەڵک نەهات بە مادەی هۆشبەر هەم بە مەسەلەی بۆ کەسانی کە دێن بۆ پەنابەری بۆ بەریتانیا ڕێگەوە بنبڕی بکات. باشە پێتان وای ئەم ڕێگەیانە و ڕێکارانە کە وڵاتان دەیگرنە بەر کاریگەری لەسەر دیاردەی کۆچ دەبێت کەمکردنەوەی ئەم دیاردەی یا دەبێت کار لەسەر ڕێگە سەرەکیەکە بکەن کە گروپەکانی بازرگانیکردن بە مرۆڤن ئایا هیچ ڕێگەیەک بەرامبەر باوانش دەگیرێتە بەر هیچ پلانێک هەیە ئەمانە نەهێڵن؟ بێگومان خۆی خاڵی جەوەری بابەتەکە کە ئەم مەساریفا کرێەوە ئەم تیمە بە اتفاقی هەردوولا کە ئەمە گرێبەستێکە بە درێژایی مێژووی عێراق و بەریتانیا گرێبەستی بەم شێوە نەکراوە لەسەر بابەتی کۆچ و کۆچبەران بەڵام وەک ئەوەی کە بێوێ کاریگەری دروست بکات لە ناوخۆی بەریتانیا لە ڕاستیە
هیچ کاریگەریەک لەسەر ئەو پەنابەرانە دروست ناکات کە ئەوان خۆیان لێرن ئەو مادەی یاسایانەی کە لەسەر پەنابەرە ئارتیکاڵەنی لەسەر مافی مرۆڤ و پەنابەرین هیچ گۆڕانکاریی بەسەرا نهاتووە بەڵام لەبەر ئەوەی کە بیانەوە چیتە ڕێگە نەدەن بەو کەسانەی کە بە تەواوی بۆ نمونە ژیانیان لە مەترسیان لە وڵاتکی خۆیان نەتوان بێن و ئەوان ئەو ڕێگەیە چارەسەریان کردوتە بەر وایانەوێ ئەو بابەتەی کەوا زیاتر پابەندە بە کەسانێکەوە ڕاستەوە خۆ لە هەرێمی کورسانیان لە بریتانیەوە دێن لە عێراق و دێن بۆ بریتانیا بنبڕی بکەن لە ڕێگەی ئەو تیمێکە خۆیانەوە کاریگەری بۆم بابەتە حتمما خەڵک زۆر بە ئاستانی تازە جارێک کە ناتوانێت اتفاقی لەسەر بۆ نمونە سوشال میدیا بکات یان کار کەسی ئەعلانی ئەو بابەت بکە یان کەسێ باپشتی کەسانێکی قاچاقچی بکە لەڕێی ئەو تۆڕە کۆمەڵایەتیانە کۆنتڕۆڵە کرێ و ئەو کەسە دەست بەسەرە کرێ و حکومە درێت باشە بەڕێزت پارێزەری لە دادگای پەنابەران لە بەریتانیا لە نزیکەوە دۆسیەکان دەبینی وردەکاریەکانی دەزانی ژیانی ئەو کەسانەی کە دێنە بەریتانیایە بۆ نمونە وڵاتانی تریش هاوشێوەیە چۆنە ڕوبەڕووی چی دەبنەوە چۆن تێدەپەڕێت ئەو ماوەیە کە لەوێ دەبن وڵای بەڕێزەکەم خۆی بەداخەوە حەزم کرد ئاماژە بە خاڵێ بکەم کە زۆر گرنگە بەڕاستی ئەو کەسانی دێن بۆ ئێرە بەسیتترین و ئاسانترین مافیان ئەدرێت ئەو مافەشەوەیە شوێنێکی نیشتەجێ بوون یا بڕێپاریان بۆ ئەبرنەوە چی لە هۆتێل بێت چی لە خانوویەکی کە پێکەوە ژیان بیان خانوویەکی ماڵێکی وایانە دەنێکە شایانی ئەوان نییە لە ڕاستیە کە لە وڵاتی خۆیانەوە هاتوون بەڵام بۆ ئەمە بەڕاستی ئەگەر ئێمە من ئەم پەیامەم بۆ هەموو دەسڵات و سوڵتە و هەموو وڵاتانەیەکەوە خەڵکەکانیان دێن چی لە ئەفریقا و چی لە ڕۆژهڵاتی ناوڕاست تەمەەن بابەتە ئەگەر زیاتر لەسەری قسە بکەین تۆ سەیری مەغریب و ئیسپانیا بکە ساڵانە چەند کەس ئەمرێ بەس لە بەرەوەی پامێرەکانی ئێمە مەسەن عراقیان هەرێمی کوردستان لەو دەبەرەنین ئاگانم بابەتە نیە یا لە ئەفریقا لە کەشوەری ئەفریقا ڕۆژانە چەند کەس ئەمرێ بەوەی ئەوەی کە کۆچەکەن بەڵام بە مەسەر ناوڕێکی وەڵامی پرسیارەکەی بەڕێزت ئەوانەی کە دێنە ئەوانەی کە مافیش وەرەگرن مافەکان زۆر کەمە ینی مافێکی سەرەتاییە کە ئەمن داواکەم ئەو وڵاتانی خۆمان زۆر گرنگە ئەو مافە سەرەتاییان وەکو مافی NHS تەندروستی و مافی بڕۆپارێکی زۆر کەم کە ئەو کەسانی کە هەیان بێ چەند کەسێ لە وڵاتە مامۆسای زانکۆ بووە دکتۆر بووە کە هەڵاتواتۆ بۆ ئەم وڵاتە بۆیە لە ئێستا ئەم وڵاتە مافی پەنابەری کەمترین باڵێن کەمترین کاری لەسەرەکەن لەبەرەوەی ئەوانی کە لێرەن ئێستا چەندها کەسمانەیە کەیسم هەیە لەلای خۆم 2 ساڵە ماوەتەوە کەیسە 3 ساڵ ماوەتەوە لەبەروی بڕیارە لەسەر نەداوە و ئەم کەیسە ڕەفز وەرەگرێت دووبارە چێتەوە دادگا بڕەپارێکی زۆری ئەوەیە ئەم کەسانە لە حاڵتێکی دەرونی زۆر خراپە ئەمێننەوە بەڕاستی کاروباری پەنابەر لە ئێستا ئەوانەی کە جوابیان نییە بە دەرەجەیەک و زۆریشن و زۆر بەشیان ڕەفزیان وەرگرتووە لە ئێستا لە پرۆسان واگەن ئەمانە ئەپلیکیشن فۆرم تەقدیم نەکەن لە ئاخر پاراگرافی ئەم بڕیاری کە داوێتی بەریتانیا ببووراگەرم خاڵە حەزەکەم ڕوون کەمەوە لەسەر بابەتی گرێ بەستەکە بەریتانیا و عێراق ئاخر پاراگرافی ئەم بڕیاری کە واژووی کراوە لەسەری کە ئیمزایان کردووە دوو تەرەف ئەوەیە هەر کەسێک مافی پەنابەرەکەی ڕەت بکرێتەوە نووسیانی بەم شێوازە نووسیانەکە بە زووترین کات ئەوێ ئەم کەسانە بگەڕێنەوە بۆ وڵاتکی خۆیان ئەگەر فۆرمیان لە ئەو مۆفیسان نەبێت لەوە زەڕینەوە. بەڵێ زۆر باشە بەڕێز نەجات محەممەد پارێزەر لە دادگای پەنابەران لە بەریتانیا لە لەندەنەوە لەگەڵمان بووی زۆر سپاس.